هێشتا پارەکەی بەغدا نەهاتووە لە هەرێم شەڕی خۆ بە خاوەنکردنی دەکرێت. لە نێوان یەکێتی و پارتی و حکوومەتدا کێ خاوەنی بڕیارەکەی عێراقە؟ دوای ئەوەی لە کۆبوونەوەی دوێنێدا ئەنجومەنی وەزیرانی عێراق دەنگیدا لەسەر ناردنی 400 ملیار دینار بۆ مانگەکانی 11 و 12 ئەم ساڵ بۆ هەرێمی کوردستان، هەرزوو کاردانەوەکان لە میدیا فەرمی و نافەرمیەکانی یەکێتی و پارتیەوە سۆشیال میدیایان تەنی و هەر لایە و خۆی بە خاوەن و هۆکاری ناردنی پارەکە زانی. میدیا فەرمی و نافەرمیەکانی یەکێتی بە خێرایی حیزب و سەرۆکی حیزبەکەیان بە هۆکاری بڕیارەکە و ناردنی پارەکەی عێراق وێنا کردو وا لێکی دەدەنەوە ئەگەر ئەوان نەبوونایە ئەوە هەرگیز ئەنجومەنی وەزیرانی عێراق بە ناردنی ئەو پارەیە ڕازی نەدەبوو. میدیاکانی پارتیش بە دەستکەوتی حیزبەکە و هەوڵەکانی مەسرور بارزانی وێنایان کردو، بەشێکیشیان باز لەوە دەکەن کە پەیوەندی نێوان مەسرور بارزانی و محەممەد شیع سوودانی تاکە هۆکار بووە بۆ ئەوەی کە عێراق ڕازی بکرێت بە ناردنی پارە بۆ هەرێمی کوردستان. هاوکات بەشێکی تر لە میدیاکانی ئەو حیزبە ناوی نێچیروان بارزانی سەرۆکی هەرێم وەک فریاد ڕەس و هۆکاری ناردنی پارەکە وەسف دەکەن و وا لێکی دەدەنەوە ئەگەر سەردانەکانی سەرۆکی هەرێم نەبووایە ئەوە ئەستەم بوو حکوومەتی عێراق ئەم هەنگاوە هەڵبگرێت. واتە نەکتەنیا لە نێوان حیزبەکانی هەرێمدا شەڕی ڕاگەیاندنیە لەسەر خۆ بە خاوەنکردنی کارەکە، بەڵکو لە ناو خودی حیزبەکانیشدا ململانێ شەخسی و سیاسیەکان گەیشتوونەتە ئاستێک بەڕوونی لە میدیاکاندا ڕەنگی داوەتەوە. ململانەی ئەوەی کێ خاوەنی هەنگاوەکەی عێراقە لە کاتێکدایە کە بەپێی ڕێککەوتنێکی سیاسی کە بۆ پێکێنانی حکوومەتی عێراق لە نێوان لایەنەکاندا بە ناوی هاوپەیمانی بەڕێوەبردنی دەوڵەت کراوە دەبێت پشکی هەرێم بنێردرێت، واتە ناردنی ئەو بڕەپارەیە لە بەغداوە بۆ هەرێم پێشتر لە ناو ڕێککەوتنێکی سیاسیدا جێگەی کراوەتەوە کە سەرجەم لایەنەکانی تێدا بووە نەک حیزب و سەرۆکێکی دیاری کراو. پارەکەی بەغدا ئەوەندە شیرین و بەچێژە لەلایەن تەنیا بە حیزبەوە نەوەستاون، بەڵکو کارەکە گەیشتووەتە ئەنجومەنی وەزیرانی هەرێم و لە ڕێگەی فەرمانگەی میدیا و زانیاریەوە حکوومەتی هەرێم جەختی لە ناردنی پارەکە کردەوە و بە دەستکەوتی ئەو شاندەی حکوومەتی هەرێمی زانی کە چوونەتە بەغدا بۆ دانوستان، بەڵام لە پەراوێزیشەوە خۆی نەبوارد لەوەی بڵێت شاندەکان وێنەری یەکێتی تێدا نەبووە تاوەکو خۆی بکات بە خاوەنی. لە بەرامبەریشدا میدیاکانی یەکێتی بەتوندی وەڵامیاندایەوە و بەوەشەوە نەوەستان، بەڵکو تیمی وزاری حیزبەکە لە ڕاگەیەندراوێکدا باسییان لەوە کرد کە ڕێککەوتنەکە لە ماڵی مام جەلال کراوە و یەکێتی خاوەنیەتی. تیمی وزاری پارتیش بەتوندتر وەڵامی دانەوە و خۆیان بە خاوەنی هەنگاوەکە دەزانن. هەموو ئەم وەڵام و وەڵامکاری و ئەم خۆ بە خاوەنزانینەی نێوان ئەم دوو حیزبە بۆ ناردنی تەنیا 400 ملیار دینار لە عێراقەوە بۆ هەرێم لە کاتێکدایە ماوەی زیاتر لە 1 ساڵ ئەم دوو هێزە هیچ نەما بە یەکتری نەکەن لە پێناو بەدەستێنانی پۆست و پلەی زیاتردا لە عێراق. ئەو کات کەس بیری لای مافەکانی خەڵکو و کێشەکانی هەرێم لەگەڵ بەغدا نەبوو، هەر باسی دەستکەوت و پلەپایە بوو لە حکوومەتی داهاتووی عێراقدا. واتە یەکێتی و پارتی بە تەواوەتی حکوومەتیان کردووەتە دوو بەشی تەواو دژبەیەک و لە هەر ململانەیەکی بچووکیشدا بێت بەڕوونی ئەوە ڕەنگی داوەتەوە. ئێستاش شەڕیانە لەسەر ئەوەی کێ خاوەنی بڕیارەکەی ئەنجومەنی وەزیرانی عێراقە لە کاتێکدا ئەگەر بڕیارە دەستکەوتێکی باش هەبێت ئەوە خەڵکی هەرێم خاوەنیەتی نەک هێز و لایەنە سیاسیەکان.